بۆیە ئێمە ئەمڕۆ یەکێک لەو ئیشانەی کە کافر لەسەری کردوین زۆر ئیشیان لەسەر ئێمەی موسڵمان کردووە کە خەریکی عیبەی یەکتر بین و واز لە خۆمان و پاکردنەوەی خۆمان و تەسکیە نەفسی خۆمان بێنین هەمیشە ئەگەڕێن بە دوای عیبەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەقیلوا ذوی الهیئات عثراتهم، ئەو کەسانەی کەوا خاوەن کەسایەتین لەناو خەڵکە گوناه بە ئاشکرا ناکەن خۆیان ئەشارنەوە، ئەفەرمێ ئێوەش گوناهەکانیان بۆ بشارنەوە ئەگەر هەڵەیەکیان کرد پێیان هەڵخلیسکا کەوتن هەڵیان سێننەوە مەیان شکێنن. لەناو ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وهانیە ئەم ئومەتە گوناهی تیان نەکرێ، گوناه ئەکرێ هەتا گوناهەکان بە پەنهانی بکرێن ئەم ئومەتە لە خەیرایە. ئێمە هەموو جارێ لە دوعاکانمانە داوای معافات لە خوا ئەکەین، ئەڵێن اللهم إنا نسألك العفو والعافية، داوای عافیەتی لێ ئەکەین. عافیەت بریتێت لە چی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ كل أمتي معافى، هەموو ئومەتەکەی من لە عافیەتان إلا المجاهرين، إلا کەسێ بە ئاشکرا گوناهکە. بۆیە زۆر ئاگار لێ گوێگرتنێ لە گۆرانیەک بە پەنهان بێ. ئەی عەبد هەر گوناهێک لە گوناهەکان حتا بە نهێنی کردبێتێ ئەگەری ڕەحمەتی خوا زۆرە بەسەرتە، کە بە ئاشکرا کردێ ئیتر تووشی موسیبەت ئەبی، لەو کەسانە ئەبی کە لە ڕۆژی قیامەتا فەزع ئەبی. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خوا جەل جەلالوه دوو سەتری هەیە، سەترێک لە بەینی عەبد و خوا، سەترێک لە بەینی عەبد و مەخلوقاتی خوا. ئەفەرمێ ئەی عەبد ئەو سەترانەی بەینی خۆت و خوا بپارێزە. ئەگەر گوناهێکت کرد زۆر بە پەنهانی بەخوا ئەگەر نەتپاراز بە پەنهانی خوا فەزحی ئەکا لەم دنیاش و لەو دنیاش. مرۆڤەکان دوانن لە قیامەتە کە حەشر ئەکرێن، مەجموعەیەکیان کە حەشر ئەکرێن لە ڕۆژی قیامەتە خوا سەتریان ئەکا چۆن لێرە سەتری کردو ئیلا لەوێ لێتەبورێ. ئەگەر لێرە بە ئاشکرا گوناهەکانت کرد بێ لەوێ محاسەبە ئەکرێت و فەزحیش ئەکرێت لەو خەلائق.